بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. براني خۆشەویستم، شکانی ئازیز، سەلامی خۆی پەروەردگارتان لێبێت. خی گەورە هەموو لایەکتان سەرفراز و سەرکەوتووی دنیا و ئاخرەت بکات یا رب. سواسی بەڕێز مامۆستا میهران دەکەم بۆ دروستکردنی گروپە جوانە لە تیلگرام و هەروەها خزمەتکردنی دعوە مبارەکە لە ڕێگەی مامۆسایانەوە و خوازای هەموو مامۆستا بەڕێزەکانیش بداتەوە کە لە پێشووتردا بەشدار بوونە دەرس و محاضراتیان پێشکەش کردووە. ئومیدوارم خی پەروەردگار بیکاتە توێ شوێ بە قیامەتی بەڕێز مامۆستا میهران خۆی و دایک واوک و کەسوکاری و بە هەمان شێوە مامۆسایانی تر کە بەشدار بوونە و ئەزریان بنووسێ و سواسی هەموو ئەوانش دەکەم کە لەو گروپەدا بەشدارن بەردەوام متابعن بۆی کە کۆمەڵێک نەسیحەت و ئامۆژگاری و کۆمەڵێک ئاەت و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرجویان بکەوێت و هەر یەکێکیش لەوانە بەڕاستی لە مەجلیسێکی جوان و مبارەکدایە. جارێکی دیکە دوای سواس خوای پەروەردگار ستایش و سواس بۆ ئێوەی بەڕێزیش کە هەستاون بە دروستکردنی ئەو گروپ جوانە. خۆشەویستانم، برایانی عزیزم، بابەتەکە نامێ وەکو بابەتێکی وتاری مزگەوتی لێبێ، بەڵام زۆر لە کاتان نەگرم عەرض و مەسئەلەیەک و باسکردن و بیرهێنانەوەیەک هەم بخۆم هەم بۆ ئێوەی بەڕێزیش کە ئێمە لە ڕۆژانێکی مبارەک داین. عنوانی محاضرەکەمان بەو شێوازەیە کە ڕۆژی عاشوڕا لەگەڵ ڕوودا و گەلێک. دیارە ئێمە لە ساڵی هیجریدا جارێکی دیکە ئەوەتان بیر دێنمەوە، لە ساڵی هیجری لە دوای ساڵی 1447ەوە ئێمە وا چەند ڕۆژێکە چووینە ساڵی تازەوە کە بریتە لە 1448 هیجری و یەکەم مانگێکە لە سەرەتای ئەم ساڵەدا، ینی ساڵی 1448 هیجری. ئێستا ئێمە یەکەم مانگێکە تێداین. یەکەم مانگیش ناوی محەڕەمە و ناوی محەڕەمیەکەش بەوەی کە مانگە حرام کراوەکانن، چەند مانگێکن لە قورئاندا خوای پەروەردگار ناوی ناون مانگی محەڕەم، یەکێک لەو مانگانە هەر مانگی محەڕەم. اینجا لەگەڵەوەشدا ئەوەمان لەبیر بێت لە کۆتایی مانگی یاخود لە کۆتایی ساڵی